ئەچنە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان باس لە گروپی هاوڕێیانی خوێنەرەکەین. گروپی هاوڕێیانی خوێنەرێکێکە لەو گروپانی لە شاری سلێمانی خوێندنەوە لەسەر ئەزمموی نووسەران و ئەدیبان دەکات لەسەر ئەو نووسینانەی یاخۆدە و کتێبانێک کە پێشکەشیان کردەوە. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین بزانین ئایا ئەم گروپە ئامانجلی چییە کەی بە دیاریکراوی دامەزراوە، ئەم گروپە کە هەفتانە کتێبێک دیاری دەکەن و ئەنجامەکان تەواوی ڕابووچوونی خۆیان لەسەر ئەم کتێبە دەدەن، ئایا تەنها یەک کەس بڕیار لەسەرەوەیە کام کتێبە دیاریەکرێت یاخود تەواوی ئەندامەکان بڕیار لەسەرەوەیان کە بۆ ئەم هەفتەیە کە دادەنیشتن و کۆبوونەوەکانیان دەکەن باز لەو کتێبە ئەکەن بەڕاوبووچوونی هەمویانە یاخودنا. ئێمە ئەمانە و پرسیارەکانی دیکەمان ئاڕاستی میوانەکەمان دەکەین. زانکۆ سەردار ئەندامی گروپی هاوڕێیانی خوێنەر کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ لامان کاک زانکۆ بە خێراتی بەیانیت باش. کاک زانکۆ بە هەر لەوە دەست بکەین. ئامانج لەم گروپە چییە؟ بە دیاریکراوی کەی دامەزراوە؟ چونکە ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی ئەم گروپەدا. بەڵێ طبعاً پێشم سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورساتی ئازیز کە هەمیشە لە خەمی کەلتور و خوێندنەوەیە بووە. طبعاً دیارە گروپی هاوڕێیانی خوێنەر مۆمی 6 ساڵی داگیرسان، سپاس بۆ خوا. ئەو کاتێک کە گروپی هاوڕێیانی خوێنەر دروست بوو لە دۆخێکا بوو کە هەرێمی کوردستان بەگشتی لە قەیرانێکی قوڵی ئابووریا بوو و لە قەیرانێکی قوڵی تەندروستیشا بوو کە بەداخەوە لەو کاتەیە ڤایرۆسی کۆرۆنا بوونی هەبوو. بە زۆر لە جۆرەکانێکەوەی خەڵک تەحمل و حواسی خۆشی نەبوو. بەڵام ئێمە کۆمەڵ ژمارەیەک لە هاوڕێ کە بە سوپاسەوە کاک شاخەوان سدیق کاتی ئەم بیرۆکەی لا گەڵاڵە بوو لەگەڵ ئێمە دانیشکەوتینە قسەکردن چۆن بتوانین ئێمە گروپێک دروستکەین کە خوێندنەوە بکەینەوە بە کەلتور، سەر لە نوێ کتێب بێنینەوە بەردەم خۆمان و بەردەم خەڵکی. هەرچەند لە سەرتا بەڕاستیکارەکە قورس بوو، بە سوپاس بۆ خوای تر بە هەوڵی هەموو برادەران توانرا ئەو گروپەی کە دامەزرا تەمەنی تا ئێرە بگات. جا لە هەمووی گرنگتر ئەوەیە دانیشتەکانی ئەم گروپە هەفتەی ڕۆژێکەوە تا لەمانکە 4 جار ئێمە دائنیشین. باشە. هەر جارەی هەر بڵین هەر ڕۆژەی کەیسە تەمان لە ڕۆژانی پێنجشەممانایە بە سوپاسەوە یشێتی نووسەران هۆڵێکیان ناوێتێک کتێبخانەیەکیان ناوێتێک کە لەوێت دائنیشین بۆ ماوەی 2 ساڵ بە سوپاسەوە کتێبخانەی ئەمەزۆن کاکشوان ئەو کتێبخانەکەی خۆی دابوونێ کە ئێمە بتوانین هەفتانە دابنیشین. ئێمە هەفتانە کتێبێک دیاری ئەەکەین، تاوان دیارە بەڕاوێژی هەومان ڕاستە سەرپەرشیاری ئێسای گروپەکە کاک شاخەوانە، بەڵام بە نزیکەی 14 بۆ 15 کەسێ دەبین بە کچوو بە کوڕەوە کتێبێک دیاری ئەەکەین و ڕاوێژ ئەەکەین، دواتر بڕیارین لەسەرویکە بۆ هەفتەی داهاتوو با بڵین ئێمە قسە لەسەرم کتێبە بکەین. باشە. کتێبەکانی زیاتر لە چوارچووی ئەدەبیا خۆی ئەبینێتەوە ئەندە جار مێژوویشی تیەکەوێ گروپەکە گروپێکی سەربەخۆ یانی هیچ چەند ئەندامن کاک؟ نزیکەی 14 بۆ 15 ئەندامێکە بین. طبعاً دیارە لەو کاتی کە گروپ دامەزراوە تا ئێستا کۆمەڵە لە هاوڕێی ئازیز و خۆشەویست هاتوونەتە ناو گروپەکە، کۆمەڵێکیان لە گروپەکە چونەتە دەرەوە. ینی ئەم ئاڵوگۆڕەمان هەبووە. باش کاک زانکۆ، ینی جەنابە خۆشە لە خەکان تا باس لە خاڵە کرد کە ئەویش توانین بڵین تۆرانی هاوڵاتی لە خوێندنەوە ینی زۆر دوورکەوتونەوە ئەڵێ عاجزیەک لەو بینەیە هەیە کە خەڵک ئێستا وەکو جاران کتێب ناخوێنێتەوە، ڕۆژنامەکان یاخود گۆڤارەکان هەرچەند ڕۆژنامە گۆڤارانە کەمیش بوونەتەوە، بەڵام وەکو کتێب ینی ئێوە وەکو ئەم گروپە هەوڵتان نەیەوە مەسەلەن خول بکەنەوە سەردانی شوێنەکان بکەن لەگەڵ گەنجا قسە بکەن کە گرنگی خوێندنەوە لە چیایە، تا چەند گرنگە کە ئینسان بخوێنێتەوە کتێبێکی پێبێ بیخوێنێتەوە، هیچ هەوڵێکی واتان ناوە؟ ئەزانی طبعاً هیچ شتێک چێژی ئەو لاپەڕێ نایە کە تۆ هەڵی بیتەوە بەڕاستە. بەڵام مەسایلی ئەوەی کە خەڵک تۆرابێ لە خوێنەوە پێم وانێ خەڵک لە ڕاستیە تۆرابێ لە خوێندنەوە، بەڵکو کۆمەڵێک فاکتەر هەیە مەسەلەن کە زۆر لە جۆرەکان دابڕانێکی دروست کردەوە بۆ نمونە پێشکەوتنی تەکنەلۆژیای لە سەراسی جیهان بەگشتی و مەسەلەن تۆ بینی یەکێکە لە هۆکارەکانی دابڕانی خوێنەر لە کاغەز نەک لە خوێنەوە لە کاغەز
باشە توی سەشتەکان بۆ مۆبایلێکە لە بەردەسا ئایپاتێکە لە بەردەستایە ئەو بتی خوێنێتوانێت بەڵام ناگاتە چێژی خوێنەوە و معریفەکەشی ناگاتە معریفەی خوێنەوە بۆچی ناگای خۆ هەمانە شتە نییە نەخێر کتێبێک چاپەکەم ئەم کتێبە بە PDFیش بڵاویەکەمە و چاپیشەکەم هەمان ئەو معریفەیە لە چیا گۆڕانکاری سەریکە تەوان تۆ کە مۆبایلێکە بەدەستەوەیە کە تەکنۆلژیە کە بەدەستێت تۆ خوێن جای بخوێنیتەوانە هەر ئاواکی تەحملی خوێندنەوە نامێنێ شوێنی باڵی سوۆسیال میدیا و هەموو ئەو زانیاری کە بڵاو بێتەوە کورتترین مەودایە کورتترین دێڕیە ناگاتە کتێبێکە پڕمەعلوماتە کتێبێک هەموو شتەکانی لە خۆیان کۆ کردێتەوەێ کتێبێک دەزەبا بۆ ورترین ئەو پرسانی کە تۆ ئەتوی قسەی لەسەرکی کە تۆ توی معریفە دەبێ لەسەری ئەمە خاڵێکی تر بڵێ مەسەرەن باسمان لە مەساری تەکنۆلۆژیا کرد دواتر ئەم قەیرانەی ئەمە هەرێمی کوردستان تەوان وەرەگرین چکە بەخۆن لە 2000 لە هەرێمی کوردستان ئەو قەیرانی کە لە هەرێمی کوردستان هەیە قەیرانی بەداخەوە ئەڵێم قەیرانی زۆر شتمان هەیە ئێمە یعنی تا ئاستی پەیوەندیە کۆمەڵایەتەکانمان لە قەیرانە نێمە بۆیە ئەمە وای کردەوە خەڵک نەخوێنێتەوە دوورکەوێتەوەی ئەم گروپە هەڵی نەداوە کار لەسەرەوە بکات یاخۆیندا سەدەر ئەنجامێکی ئەوەی نەبوو لە ماوەی 6 ساڵی تەمەنیدا ئەم گروپە کە وا بکات خوێندنەوە بێ بە کللتور بەتاکید هەوڵی داوە چکە گروپی هاوڕێیانی خوێنەر لە دەرەوەی خوێندەوەی گروپ خۆی چالاکی ئەدەبی هەیە چین چالاکی بۆ نمونە ناسانی کتێب ئێمە لەناو ئەو گروپەیە تاوان بەشێکی زۆر لەو هاوڕێیانە خۆیان نووسەرن خاوەنی چەندین کتێبن و هەندێکیان بەر لەوەی کە بێنە ناو هاوڕێیانی خوێنەرەوە نووسەر نەبوو لەزانی بەڵام کاتی هاتوونەتە کاریگەریشی هەبوو لەسەرەوەی ئەندامەکان ببنە نووسەر و ببنە خاوەنی کتێبی خۆیان باشە کەواتە کار لەسەرەوەکەن ئەو نووسەرانی کە کتێبێک دەرەکەن ڕەنگە ئەم کتێبە لە سووسێکدا ببێ دەنگی ما بێتەوە کەس دەیناسی بێ هەوڵی ئەوەیان کەم کتێبە بناسرێن بیستم سەر و بابەتە بوو لە پرسیارەکەمە باسم لەمە کردایە تەوان میکانیزمی ئیشەکەی ئێمە ئەوەیە مەسەر ئەو کتێبێک کە دیاری ئەەکەین تەوان بە حزۆری نووسەرەکەیەتی نووسەرەکەی بانگ ئەەکەین و بەڕاستیش ئێمە هێگە لە دەروی وڵات ئەیسە باسیەوەشت بۆکەم ئێمە ئەمەندە بە وردی کتێبەکە ئەخوێنینەوە زۆر جار نووسەرەکان خۆیان عنی تعجوبەکە لەوەی کە باشە بەڕاستی چورەتە بەو شێوە دروستەوە ناوڕێکی مەزۆکەوە هەر بەڕێزیەکە لە دەرەوەی وڵات بێ ئێمە لە ڕێی ئۆنلاین قسەی لەگەڵاکەین لە ڕێی سکایپەوە لە ڕێی کامێرەوە قسەی لەگەڵاکەین ئەگەر فەرەزنا نووسەرەکەشمان هەر دەست نەکە و خۆمان لە ناو خۆمانە کەسێک قسە لەسەر کتێبەکە و دواتر پرسیار و گفتوگۆکان دەست دروست دەبێت باشە کاک زانکۆ بەڵێ هێمە لە هەرمی کوردستانە باسی شارە گەورەکان ناکەم وەکو سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجە کەرکووک کە ڕەنگە ئەمکانەتی باشتر بێت و وە کتێبخانە تیابوونی هەبێت هیچ بە دوواداچوونێکتان کردو مەسەلەن بزانن شوێنە دوورە دەستەکان و گوندەکان ناحیەکان کە کتێبخانەیان نەبێ ئەو بتوانن کتێبیان بۆ بەرن کتێبیان پێشکەش بکەن وەکو گروپەکەی خۆتان هیچی واتان کردو وەکردن نەمان کردو لە ڕاستیە بەڵام محاولاتمان هەبوو کە چۆن ئەڵێ پەیوەندیمان فراوانکەین بۆی کە زۆرترین کەس بتوانێت ئیسفادە لە گروپەکە بکات لە ماوەی ئەم چەند ساڵێکی ئێمە دابەزراوین تقریبا کە حساب بە 14-15 کەسێک ماوێنێتەوە پێشتر باسم کرد خەڵکانێکی زۆر هەبووە هاتون و بە حکم ئیشوکارەکانیان ئابەم زۆرە بۆیە ئەکرێ بڵێم خەڵکێکی باش ئیسفادیان گەنجانێکی باش بە دیاریکە ئیسفادیان نە گروپ هیچ بەتەمانی یعنی شتێکی لەو بابەتە بکەن لەگەڵ لە ڕاستیان لە ئێسان نەخێر بەڵام ئەکرێ بۆ خۆی لە ئایندە هەنگاوی باشترمانە بێت هەنگاوی فراوانترمان هەبێت چونکە بەڕاستی مەبەسمانە وەگوتم خەڵق عازیز نییە لە خوێندنەوە بەڵام لانی کەم جاریکە خۆسە لە نێخۆشەویستی خوێندنەوە ئەبدەیت بکەینەوە تازەی بکەینەوە چونکە هیچ شتێک ناکاتە مەسایلی خوێندنەوە لە نەتیجای ئینسان چەندێک سەرقاڵەکانی ڕۆژگاریە بێت چەندێ مەشغەڵەتەکانی زیاب بکات لە نەتیجای ڕەنگە ئەتوانێت ئەگەر مەبەسی بێت ئەتوانێت ڕۆژی چارێکێک با بخێنەوە باشە کاک زانکۆ با تۆزە باسی ژنیش بکەین ژن پەروەردە ئەکات بەڕاستی ژن مامۆستا ژن مناڵ بەخێو دەکات ژن بە کورتەکەی دایکایەتی دەکات تا چەند گرنگە لەم گروپانەدا ژنانیش بەشداری بکەن و ئایا هیچ خانمێکتان تیا کە بەشداری پێ خۆشی نووسەر بێت ئێمە تەبعاً سپاس بۆ خوا وەنجا سپاس بۆ هاوڕێماندۆکانم لەوێ ڕێژی ژنان زیاتر لە پیاوان با بڵێ و بەڕاستیش بەڵێ خوێنەرە زۆر باشن و کتێبیان هەیە خۆیان خاوەنی کتێبن باشە بە پێی ئەزمموی کە هاتە خوێنەری ژنمان زیاترە یا پیامان زیاتر؟ ئێمە تەبعاً سپاس بۆ خوا وەنجا سپاس بۆ هاوڕێماندۆکانم لەوێ ڕێژی ژنان زیاتر لە پیاوان با بڵێ و بەڕاستیش بەڵێ خوێنەرە زۆر باشن و کتێبیان هەیە خۆیان خاوەنی کتێبن باشە بە پێی ئەزمموی کە هاتە خوێنەری ژنمان زیاترە یا پیامان زیاتر؟
پێم وایە ژن زیاتر بەڵێ سەر ئەو هەموو ئەرکی کە هەشیان بەڵێ ماشەڵیان لێبێ تێگەشتنەزانی پێمانە پرۆشێت وەڵا خۆ بەدڵنیاییەوە طبعاان حیاتمان لەسەر ژن بەندە تو لە دایکەوە بیگرە هەر لە خوشکەوە بیگرە مەسەڵ خوشەکانم تامی برایە بەڕاستی هەر لە خێزانەوە بیگرە هەر لە کسەوە بیگرە تۆ سێرەکەی لە ناو بیئەکەی کە بیئەکە ژن پەروەردەی ئەکات بۆیە زۆر گرنگە تا بخوێنێتەوە تا بە دنیابینی فراوانتر بێ ژن عیلە خێزان فراوانترە بە دنیابینی مەسەڵ ئەگەر باوشێک سەقافەتیە بێ بۆ خۆی سەقافەتی بەسکە دایکێک سەقافەتیە بوو عیلەکەی سەقافەتی هەیە بۆیە بەڵێ ینی زۆر گرنگە کە ژن بخوێنێتەوانێ و سوپاس بخوا ئێمە لە ناو ستافەکەی خۆمانە ڕێژەی خانمانمان زیاترە و خاوەنی کتێبی خۆشیانن و کتێبی جوانی ژەنووسن و زۆر جار من دیقەتم ماوە لە دانیشتەکانی خۆمانە جایێک خاڵی زۆر گرنگە لەم گروپەی ئێمە بۆ منە من ئەم هەفتەی هیلاکەم ئەزانی تەحملم نییە کتێبێ بخوێنمانە جا کتێب خوێنەوەی ئیسا لای ئێمە بۆ التیزام تۆ بێنە بەر چاوت ئێمە لە ساڵ لە ماوەی ساڵێکە زیاتر لە چ کتێبە خوێنەوانێ باشە بۆ ئەم ساڵی ڕابردوو چەند کتێبتان خوێندبوو ساڵانە ئێمە زیاتر لە چ کتێبە خوێنەوە چکە تۆ هەفتەی کتێبەکە خوێنیتەوانێ مانگی 4 کتێب بکات وانە تو حسابی ئەوە کە مەسەن هەفتێک چوزام لە حزێک پشوویەک دێتە پێشەوە دانانیشی نەرچەنە بێمە لەگەڵ پشۆکانانی چکە ئێمە شتێکی ترە بەڵام بە زیاتر لە چ کتێبە خوێنەوانێ لە ماوەی ساڵێکە تەوان زۆرە زیاتر لە چ کتێب لە ساڵێکە بە جۆرە کردوانە بە ئیلتیزام بەسەر خۆمانەوە جام نووسم بگەڕم بۆ ئەو خاڵی کە هەندێک جار من نەمخوێنێتەوە یا برادێکم بە هەمان شێوە بەسکە چوومەتە دانیشتنی گروپەکە و ئەو نیقاشە و ئەو گفتوگویان بینیوە بەدەلوی کاوزانێتەوە هانیدا بە هیچ هەفتەی داهاتوو لەوان باشتر بم یعنی من بەخۆی پۆینتێکی گرنگە اینجا زۆر جار ئەو خانمە بەڕێزانەی لای ئێمە کە پرسیارێ لەسەر کتێبێکەکەن بەڕاستیان دەگزام من دەرکم بەوە نەکردووە یعنی ئەوە وردبینیە زۆر گرنگە تۆ لە نووسەرەکە باشتر کتێبەکەی بخوێنی دەوانێ باشە زۆر بە کورتی کاکزانکۆ دوا پرسیارم ئەوش ئەوەیە کە ئەم کتێبانە چەندها کتێبەکانی ناخۆی هەرێمی کوردستان یاخود کتێبەکانی نووسەرەکانی دەرەوەشن ئەنە خێرەمە هەندێک جار هەوڵمان ناوە کتێبی وەرجێڕانیش بخوێنینەوەنێ دەستخوێنشوانێتەوە سپاس بۆ هیواین کە بەردەوام بن و ئەم گروپە هەم فراوانتر بێت و هەمیش گەورەتر بێت و بەردەوام بۆ سپاس بۆ خوێنەرەکان بیانێ لەگەڵمانە پیرۆزی شەیادەکەت